بەشی توێژینەوەی کشت و کاڵی گەرمیان توێژینەوە بۆ 5 جۆری تەماتەی جوتیاران دەکات بۆ ئەوەی بزانرێت کام لەو جۆرانە لە بەرامبەر نەخۆشی و ڤایرۆسەکان بەهێزە. توێژینەوەکە ماوەی 6 مانگ دەخایەنێت و دوا قۆناغ لە راپۆرتێکدا باشترین جۆری تەماتە لە بەرگەگرتنی لە کاتی چاندن لە خاک و بەرەنگاربوونەوەی جۆرەکانی ڤایرۆس و بەکتریا دیاری دەکرێت. ئێستا ئێمە تەجربەمان تقریباً لە سەرەتای مانگی 1 دەست پێ کردووە هەتاکو نزیکی مانگی 6 کۆتایی مانگی 6 ئەخایەنێت. ئەو سنفانی کە لە ناوچەی خۆمانەیە تەماتەی زەهەبی هەیە تەماتەی کاوی کە بە عشاریکە خۆمان پێڵین زەهەبیە تەماتەی سێوی کۆمەڵی تەماتەن ئەوانی کە ئاودارن یا ئەوایی بێ ئاون تەحملی بە بازارکردن زیاترەکەن. لە کاتی چاندندا 4 جۆر ڤایرۆس و نەخۆشی ڕوبەڕووی بەرهەمی تەماتە دەبێتەوە. با پێی توێژینەوەکانی کشت و کاڵیش باهۆی ئەو ڤایرۆس و نەخۆشیانەوە ساڵانە 20 تاکو 25% بەرهەمی جوتیاران لەناو دەچن. ساڵانە جوتیاران بڕەپارێکی زۆر بۆ ڕزگاربوون لە ئافاتە کشت و کاڵەکان خەرج دەکەن و توێژینەوە کشت و کاڵەکانیش بەو ئاراستەیان چیتە جوتیاران سەرقاڵی بەرهەمێک نەبن کە لەگەڵ ژینگە و ئاوهەوای ناوچەکە گونجاو نییە. تۆی تەماتانە لەسەری لەیبڵەکانی نووسراوە کە بەرگری لە نەخۆشی ڤایرۆسیەکات. ئێمە 5 تەرزمان هێناوە ئیمساڵ وەکو توێژینەوەیەک ئەم 5 تەرزەمان چاندووە بۆ ئەوەی بزانین ئایا بەڕاست بەرگری دەکات لە نەخۆشی ڤایرۆسی ئەگەر هاتوو وا دەرچوو ئێمە ئەو کاتە پێشنیارەکەن بۆ براجوتیارەکانمە کە ئەم تۆیانە بەکاربێرن و چونکە نەخۆشی ڤایرۆسی یەکێ لەو نەخۆشیانەیە کە دای لە بەروبوومی تەماتە زەرورزیانێکی زۆر بە بەروبوومەکان هێنێت. تەماتە لە جۆری سەوزە دەشتایەکانە و هاوڵاتیان بە ڕێژەیەکی زۆر بەکارهێنەری ئەو جۆرە سەوزەیەن و لە سنووری گەرمیانیش لەم ساڵانەی دواییدا لەلایەن جوتیارانەوە پەرەی پێدراوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.